خۆشەویستان مرۆڤ لەوەرێک نییە خولقا بێت تەنها بۆی هەوڵ بدا لە ژیاندا بمێنێتەوە لەو ماوەی کە هەیەی بەڵکو زۆر گرنگە مرۆڤ بناسیین بۆی کە بوونەوەرێکە هەڵدەدا بۆ گۆڕانکاری بۆ گەشەکردن جا لەمەشدا پێویستە کە مرۆڤ خۆی بناسێ و هەوڵی خۆنی و کردنەوە و بە خۆداچوونەوە بکە لەو هەڵانەی کە پێشتر کردوێتی لەوەی کە بێ گۆڕانکاری بکە لەوەی کە پێ بتا قۆناغێکی تر لە ژیانە ئەمە بابەتێکە هەم کاریگەری لەسەر دەروون هەیە هەم لەسەر ڕۆح هەیە هەم لە ڕووی تەندروستی و کاریگەری لەسەر جەستەی ئینسان هەیە بزانین چۆن بتوانین خۆمانیە بکەینەوە ئەو کاریگەریانە چیە کە لەسەر مان دروستی دەکات و چۆن هەوڵ بدەین کە ئەمە بکەین بە بەرنامەڕێژی لە ژیانماندا و کاریگەری بکاتە سەر توانستمان لەسەر داهاتوومان لەسەر ئەوەی کە هەنگاوێکی نوێ بنین لەوەی کە گۆڕانکاری بکەین بەرەو سەرکەوتن بچین ئەمانە کۆمەڵێک بابەتن کە بەڕاستی پەیوەندی با خۆنیکردنەوە هەیە و ئێمەش لەم تەوەرە بە دیاریکراوی لەگەڵ دکتۆر دیار شێخ محەممەد بانکخواز و مامۆستای زانکۆ باسی لێوە دەکەین کاکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کاک دکتۆر زۆر جار بابەتی خۆنیۆکردنەوە هەمووکو بابەتێکی گەشە پێدانوەکو بابەتێکی دەرونی زۆر جارکو بابەتێکی کۆمەڵایەتی ینی بە ڕوانگی جیاواز لێ ڕوانڕێ بەڵام ئەگەرمە وەکو لایەنە ڕۆحیەکە باسی بکەین خۆنیۆکردنەوە بەسمان لێ چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على رسول الله وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. طبعا توبة قرانوي ولا إخوي برودجار بشوازة كي يعني نبونوا يعني چاکسازی يعني داخل بون بو مرحلەیەکی تازە وازهێنان لە قۆناغێکی کۆن تەوبە و گەڕاندنەوە بەلای خۆی پەروەردگار زەرورە بۆ هەموو مرۆڤەکان بە جیاوازی ئاینەکانەوە لەبەرەوەی ئێمە ئەو قووەت و نەشاطەی پێمان ئەدرێت دەدرێت بە ڕۆحەکە ئەبێ نەشط بێ ڕۆحەکە ئەبێ حەڕوق بێ ڕۆحەکە ئەبێ بە قووەت بێ ڕۆحەکە ئەبێ هەنگاو بنێ هەنگاو پێ بنێ ڕۆحەکە ئەبێ زیندوت کات ڕۆحەکە ئەبێ بە باڵابەرزی بتهێڵێ ئەو ڕۆحەیش بەچی شادەبێتەوە بە گەڕانەوە بە چاکسازی بە نوێبوونەوە ئینسان خوای تعالی دائما ئەمە قسەی خۆمە یعنی دائما زۆر جاروتومە خوا قەد ڕقی لە کەسی تاوانبار و گوناهبار نییە بەس ڕقی لە کەسێکە ئەگەر تەوبە گوناهەکەی کرد و تاوانەکەی ئەنجامە لەویان ئەڵێ ربنا ظلمنا أنفسنا بەڵێ چیم کردووە و هێشتا ماوەمە و کورە لەکوێمانە و ئەمە موسیبەتە بەڕاستی پێویستی بە تەعزیەیە ئەم جۆرە قسانە هەمومان معرضین بۆ ئەوەی کە لا بدەین هەمومان معرضین بۆ ئەوەی کە تاوان بکەین هەمومان معرضین بۆ ئەوەی کە گوناه ئەنجام بدەین چونکە ئێمە نتاقی ئینسانیەتین نە ئێمە تەرکیبەمان تەرکیبەی هەم مەلەکیە هەم حەیوانیە بۆیە جانیبە گەڕانەوەکە و نوێبوونەوەکە و چاکسازیەکە جانیبە مەلەکوتیەکەیە کە ئینسان دیسان ئەو هەڵانە ئەو غەڵەتانە ئەو پەڵانە ئەو شتە ناشرینانە بەجێڵێت کە ئەزانێت پێویستە لەم قۆناغەیە ئەم قۆناغە بەجێبێڵ و بچێتە قۆناغێکی تازە بۆیە پێویستە بەڕاستی هەموو کات و ساتێ و تەوبەکردن و چاکسازی لە کەسایەتیمانە ئەوە نییە کە تاوانی ئەنجام بیت و تۆ تەوبە بکەی بەڵکو تەوبە هەموو کات و ساتێکە لەسەر ساغیە دەردی کوردەڵێ عیلاقەی نییە بۆ کە ئینسان گوناهبار بەیان گوناهبار ئێمە ئەڵێن بۆ گوناهبار واجبە یەکسەر ئەوە بکات تەوبە بکات بگەڕێتەوە بەڵام بۆ هەمومان پێویستە بچووکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەموو ڕۆژێ سەجار استغفر الله وأتوب إليه يعني هذا مقام النبوة لهمو مقام جورتنا يعني همو رجل جبريل درزني آياته يتخواره بولاي نزل به الروح الأمين على قلبك فأم مسألة وراسي بيسي بويا كإنسان استعدادي هبي بو أمن يبونا ويا والتوبة أوما في التوبة هل أولية بين خوت وخوا توبة فعلا وكو خوش كبرزنا بينان نيبونا ويا ڕزگار بوونە لە قۆناغێک داخڵ بوونە بۆ قۆناغێکی تازە بەتانی لا ئەدەیت ئەڵێ ئێستا ئای خۆمم هەیە ئێستا ئیرادەی خۆمم هەیە بۆیە بەڕاستی تەوبە زۆربەی لە زانایانی یعنی سەردەم بە معانی زۆرە یعنی کە لە معناکانی فعلا تازە نوێبوونەوەیە فعلا نوێبوونەوەیە مامۆستا ئەم تەوبە و نوێبوونەوەیە بیرکردنەوەی مرۆڤەکان لەکوێ ئەم تەوبە و نوێبوونەوەیەدایە هەڵەیەکی کردووە کەم و کورتێکی کردو زۆر نمونەمان بیستووە کابرا مەشروب خۆر بوو
بە لەحزەیەک بیرکردنەوە بۆ هەمیشە تەرکی کردووە و تۆبەی کردو لەسەر و تاوانی ئەنجامی داوە. بیرکردنەوەی مرۆڤ لە هەڵەکانی خۆی تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە هەنگاو بنێ بەرە و تۆبەیەکی تۆکمە. إنسان يعني طبيعته حالي فطرتي باكة، وفي غنبر صلى الله عليه وسلم له حديث صحيح بخاري فإن يولد المولود على الفطرة لسر فطرته حويد يعني إنسان لذلك به بويا فطرة أساسا باكة أم لا دانو أم هلو بلو تيبربوني ختي سورو أمانة هموي يعني دينا الريت أجينا لا أصلا فطري باكة، فبالتالي أم كسب الريزة منيكي تاوان باري قناه باري فقيري حقير كاتي كبيرة كموا وكاتيك بدوش يواز كاتي كبيرة كموا كاتيك وشيك تأثير مليكه جاري واي وش أونا عظيمة أونا مهمة تأثير لك سكاك كسيكي زور سختي يعني كسيكي زور خراب بيك دقيقة إكابة كسيكي زور شاك ودواي أو بيركنوي إنسان لخوي إنسان زور كفرة إنسان بلا من بيباكم شو هو بس خواي فرمي ولا يخاف عقباها بس خوا بيباكه جل جلاله إنسان نية يعني أم سيزور هلايا يعني اشتيواني إما شونك إما لبيني كان اشتيكين هرواز لمسائل ديني وقيامتي وخوا بينا لبين لنيوان كومالجاين إما تو مالكد لنيو دو مالايه خود لنيو عائليكي عائلكت لنيو هندي عوائلايه فتوبة تانية نابي بالله بيباك شتيوان يعني لهمو قواميسا أم سيزور غلطة بلا مستغنيم مستغني يعني شي مستغني لجفاني تو حتى يعني جفاني فول بيبا منشي ولا كأنما بيري لنا كمو سيركت شونا جلكت شونا شهادة أما بهمو جهدي خوته بلام بباقلته بو شون ذرية بعضها من بعض وكو تسبيح وزنجير يقوين إيما دستان بدست يكوية يعني بيغمبري عليه الصلاة والسلام تشبيهي كردوا بكساني ناو سفينيك ناو كشتيك اگر يكي هامو يروى اگر يكي هامو نجات يعني هامو نجات يعني فأما مسألة براستي أبي إنسان دائما استعدادي أويها به أم بيركنوي لتيابه يعني دائما بزاني ككسيك هي سرودة صلاتي توي ومردنيش باشترين عبرية وباشترين درس وبند كلي ورقري ما دام اشتكي ناي مردنا ممكن نية يعني أم خليقتك دروز بوها ممكن نية هموي شو كم مردن هرتا استلا آدم وهرتا إسا يكزنية نقولي لك كرد به بلا مردن نية يكزنية هي نقولي لأخواك الإخوانية بلا مردن حقيقة كبرى كزنية نقولي لك أم مردنا بدرسة عبرته بنده كلي ورقرين كفعلا أما هي أويا كإنسان لبيني مرحلة ومرحلة داني شيء تصفيك حساب كات بخوي أبشته نيبونا وياك توبيك فرمي اسكيك چونك تو ضعفي خوت بود دركبه چنا بقود بي ونزعي فيه چنا بالا برز ولا قزمي فكر قزمي بيركنوا جاريه بالاي زور جوانا بلام لفكره قزمه لفكره مراهقه بويا بيويس انسان كامل بون حتى ابو بيغمبر فول كمال نيه فول لبري كمالي مطلق بو خوايا جل جلاله بلام شيء لكامل بوني مروفا كان كوبو بيتولى بيغمبري خوايا عليه الصلاه والسلام بلان باق بشرية عام أبي أصحابي نقص بن أما قوري إخوة درخا جاء أجر هموان كامل بين بيوستي بخواتي بيوستي بعبادتي إخوان أبي جل جلاله بويا بيوستي إنسان استعدادي هبه بيركاتوا و جياني خوي نيوكاتوا وقناغ كاني دائما بزانك همو قناغك بياي خوي هي لهمو قناغك أبي بياي بي هي من هر بياوسي صالكم أما غلطة عيبة 50 صال شو أنا بس صال 50 صال عقلي جاوازة فكري جاوازة شخصيتي لنا ومجتمع جاوازة خبري جاوازة تجربي لنا وخلقات جاوازة شو أنا به بويا همو مرحلة يك فيها يخوي هي يسجاري حتى بعض تاوان قيزوني هي أو أجر جوان بلا بسبيان صال زوق قيزوني ل 50 صال أجر جوان بلا 6 صال زود ناشي ل 6 صال بو لبروي إما أمانة هم يربط كينه بهندي مبادئه يعني بهندي أساسياته مثلا في غمري خو عليه الصلاة والسلام فرمي خوي تعالى شرم لك كيكا لبياوي مويس بيها به صاحب الشيبة أو ريشي سبيبو سري سبيبو يعني بو شرمي ليكا ما بس شيء لم شرمه ما بس أويا قناغكي جاوازه وما بس أويا تمنيكي سرف كردوه
بۆیە يعني هەموو کات و ساتێ ئەبێ ئینسان ئەم ئیستعدادەی هەبێ کە بڵێ ئەیتر سۆپ بەسە ئەم لەم کاتەیە بەسە ئەینجا جاری وا هەیە ئەچیتە خۆراغێکیکە لەوانەیە هەڵەیەکەی تیابێ مهم تۆ شعار و شعور و دروشم و هەوێ و هەوێن و هەویر و ئاواز و ئاواتی تەوبە بێت ئەمە مهمە چاکسازی بێت. کاکتۆر چۆن بزانین پێویستمان بە نێبوونەوەیە هەندێک جار بیستمانە مرۆڤ کاتێک هەست بەوە کاک خۆی گەورە زلێکی میهرەبانی بۆ نێرێ ڕووداوێکی بۆ نێرێ لە ژیانیا گۆڕانکاریە دروستەکە لە بەرەوەی خۆی هێندە دوورکەوتۆ لە خۆی گەورە هەندە بە هەندێک شتی ترۆ سەرقاڵ بووە هەر بیر لەو خۆنێ بوونەوە ناکات. والله ئینسان وەکوتم جاری وا هەیە ئینسان سەرسەختە سەرسەختی بەدبەختە یعنی بۆ چاوەڕێ بکەین خواز لێ میهرەبانیمان لێبە یعنی بۆ ئەم ئیتیصالە ڕۆحیە دروست نەکەم لەگەڵ پەروەردگارمان جەل جەلالوه کاتێک کە تووشی زلەکەی ژەبم بزانم بۆ توش بوو یعنی ئەگەر هەبوو نیعمەتە ئەگەر نەبوو حیکمەتە خوای تەعالا منعیمە وحەکیمە جەل جەلالوه فکاتێکە زلەی میهرەبانی بەس یەک معنای جوانی هەیە ئەگەر بەو وشەیە جوان بێ بۆ پەروەردگار جەل جەلالوه یەک معنای جوانی هەیە زلەی میهرەبانی ئەویش ئەوەیە کە تۆی لە یادە و تۆی لە بیرە و تۆ علامات و نیشانەی جوانێتی تۆیە لای خوا خۆشەویستی تۆیە لای خوا بۆیە جاری وا هەیە ئەم شتەکە ڕوو ئەدات ئەسڵ وایە ئینسان یەکسەر ئەوە بزانێت جەڕەسێکە یەکسەر ئەو جەڕەسە لێی داوە ئەم سۆبکا بگەڕێتەوە تەوبە و ئەو بە و ڕجوع و گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگار جەل جەلالوه بەس مشکلەکە لەوایە یعنی گرفتە سەختەکە لەوایە کە ئینسان جاری وایە تووشی زلاتی میهرەبانیە بێت یعنی چەند زلەیەکی میهرەبانی بەڵام هەر ئیحساسی نییە شعوری نییە هەستی نییە ناگەڕێتەوە هەڵوێستەیە ناکە یعنی وقوفێک ناکە بۆیە ئینسان یعنی تاوانکردن و گوناهکردن ڕەبتیان بە ئیمانەوە هەیە ئینسان جاری وا هەیە بەس کەسی ئیماندار گوناه بکا باشە بۆ لەبەرەوەی خودی ئیمانەکەی ئەبێ بۆ گەڕانەوەی بۆچی ئەوتێ تەوبەی نەسوح یا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحة توبەی نەسوحە وەیە کە خودی تەوبەکە بێ بە نەسیحەت بۆ خۆت کە نەیەڵێ جارێکە ئەم ئیشە خراپە بکەی ئەم خەتە خراپە بگریتە بەر یعنی خودی تەوبەکە کەواتە ئیمانەکە ئینسان چەنە ئیمانی بتەو بێ دەلالەتی ئەوە نییە کە گوناه ناکات چەنە ئیمانی بتەو بێ دەلالەتی ئەوەیە کە شعوری لای خوایە حاسیسی لای خوایە وەڵام جاری وا هەیە تووشی ضعفێ بێت تووشی لاوازیەکە بێت بۆیە سەیرەکە یەکسەر ئەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار جەل جەلالوه بۆیە پێویستە هەمومان بەڕاستی بزانین کە حکمی تەوبە وجوبە یا أيها الذين آمنوا وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون يعني هم واجبة هم ڕێگەی فەلاح و نەجاح و ڕەباحە کەسێ کە تەوبە بکات بزانێ ئەمە سلکی چی گرتووە سلکێکی گرتووە کە زۆر سلکی ئەهلی فەلاحە فەلاحی ژەوەیە کە سەرفرازن کە سەربەرزن کە ڕووسپی قیامەتن بۆیە تەوبە بەڕاستی چمکێکە زۆر مهمە مامۆستایانی ئاینی برا ئەزیزەکانمان لە سوشیال میدیا لەم تەواصلی ئیجتیماعی و لەم قەنەواتە چاکانە 24 ساعات ناڵین 24 ساعات چکە مبالغەیە بەڵام ئەسڵ وایە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين هەموو کات و ساتێ ئەم بابەتە بابەتێکی تازە بێ بابەتی تەوبە بابەتێکە کۆن نابێ چکە ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە گەڕانەوەمان هەیە بۆ لای خوای پەروەردگار جەل جەلالوه و ڕەبتی بە مردنمانەوە هەیە ئەمەش هەموو ڕۆژێ پێویستمان گیان بەڵام ئەمەش هەموو ڕۆژێک پێویستە هەموو ڕۆژێ پرۆژەی هەموو ڕۆژێکە و قەزیە هەموو ڕۆژێکە و سەید بەڕەحمەت بێ سەید قوتب لە فی ظلالها فەرمێ ئینسان ئەسڵ وایە بەیانیان کە هەستا لە خەو کە بەتانیەکەی لایە بڵێ خوایە مۆفەقم بکەی لە شەڕی ئیمڕۆ چونکە هەموو ڕۆژێ شەیطان و نەفس تۆ لە محاربەی تۆیان فبالتالي پێویستە ئینسان بە کلیلی تەوبەوە بچێتە ناو بابەتەکانەوە بە کلیلی تەوبەوە دەرگاکان بکاتەوە بە عنوانی تەوبەوە بتوانێ ڕۆژەکەی بێتە سەر بێگومان کاک تۆ تا چەند گرنگە بۆ ئەم پرۆسە گرنگە کات تەرخام بکەین کات تەرخام بکەی بووی کە چەند خولەکێک بێت کاتژمێرێک بێت تەنیا بین بیر بکەینەوە یان هاوسەنگی لە نێوان کارەکانی ڕۆژانە و دنیاییماندا لەگەڵ عیبادەت و پەرشانی کە بۆ قیامەت ئەنجامی دەین هاوسەنگیکە بۆ جۆرە بێت کە چۆن پێداچوونەوە یاخود دان بە هەڵی خۆمانات ئەنین بۆ شتێکی دنیایی زەرمەند دەبین بۆ هەمان شێوەش بۆ قیامەت بەم چەشنە بین بەڵێ خۆی ئینسان
ئەگەر لەبیب بێت ئەگەر ئینسان یعنی عەقڵی کاراکات و کەسێکی هۆشمەند و هۆشیار و ژیر بێت ئەسڵ وایە قاعدەیەک هەیە کە بیکا بە قاعدە بۆ خۆی وأعطي كل ذي حق حقه هەموو حەقێک مافی خۆی بدە هەموو شتێ مافی خۆی بدە یەکێک لەو مافانە لەسەرمان ئەوەیە کە ئینسان جاریواه يخلو بنفسه بەتەنیا لە خەلوەتا بێ خەلوەت بەو معنایە غینەکەی نەکە بچیتە خەلوەتەوە لە شوێنێکی تاریکە نا لە شوێنێکە کە تەنها بیت کە بزانیت چیت کردووە و چی ئەەکەیت و هەدەفت چییە و بۆ چی ئەنجامی ئەدەیت و بەرەوکوێ ئەچیت هەنگاوەکانت بۆ کوێیە تۆ لە دنیا لە کۆتاییە ئێمە هەموو جارێ من ئەڵێم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئەکثیروا من ذیکری هذه اللذات یعنی زۆر باسی مردن بکەن باسی مردن بۆ ئەوەی نەشاتمان پێ بەخشێ نەک باسی مردن بۆ ئەوەی بچمە ژێربەتانی و لە ترسا باسی مردن بۆ ئەوەیە کە حەڕوق بم باسی مردن بۆ ئەوەیە کە عیبادەتم زیاد بێ باسی مردن بۆ ئەوەیە کە خۆم چڕوپڕکەمەوە باسی مردن بۆ ئەوەیە کە خۆم نوێکەمەوە باسی مردن بۆ ئەوەی بگەڕێمەوە باسی مردن بۆ ئەوەیە کە توێشووی قیامەتی بەدەست بێنم و زەخیرە کۆکەمەوە فبۆیە ئەم بابەتە بەڕاستی پێویستە هەمومان لامان واضح بێ یعنی پێویستمان بە حرەکەیەکی دائیمە و عەقلێکی دائیم چۆن ڕۆژانە ئەچین دوکانەکە ئەەکەینەوە چۆن ئەچینە سەر کارمان چۆن ئەچینە سەر وەزیفەمان ئاوا وەزیفەیەکی کەمان هەیە کە پێی ئەوتێ يا أيها المدثر قم فأنذر يا أيها المزمل قم الليل إلا قليلا ئەمانە هەمووی وەزیفەیە ڕەحمەتی خوا لە سعید نوروسی بێ ئەفەرمێ ئینسان مۆزەفە ئینسان ضەیفە لە دنیا و مۆزەفیشە یعنی هەم میوانە و هەم فەرمانبەرە ئیسا من ئەچمە ماڵێک لە ماڵەکە میوە دانێن مجرد بەس شتە خۆم مجرد 3 ساعات دانیشم یعنی لوتفێکی زۆرە نوێنن کەڕەمێکی زۆر بەخشندەیی ڕێزێکی زۆر دوای 3 ساعاتەکە بەجیان هێڵم یان شەوێ لە ماڵیانە بم مەسەلەن بەڵام ئینسانەکان لە دنیا میوانن چکە گەڕانەوە هەیە بەڵام فەرمانبەرن ئەم فەرمانبەرێتی ئەوەیە جوزئێکت تۆ فەرمانبەری بۆ قیامەتت ئەم تێگەیشتنە کە بزانی فەرمانبەری ئەەکەی بۆ قیامەتت لە قیامەتا تۆ مفلیس نەبی لە قیامەتا تۆ یعنی مایەپوج نەبی با بڵین ئەمە پێویستی بە کارکردنە جوزئێ لەم کارە ئەوەیە کە ئینسان جاریوا هەیە بە تەنها دانیشێ لەم ژاوە واز بێنێ لەم زەجە و قەڵەباڵغی و قسەی زۆر و حتا لە ماڵی خۆتە خۆش مەرج نییە تۆ زەجە و ژاوەژاوی دەرەوە بۆ دەرەوە لە ناو ماڵە بۆ ئەوەی زیاتر قووەتێکی ڕۆحیت پێ بدرێ بۆ ئەوەی زیاتر هیمەتت پێ بدرێ چونکە ئینسان پێک هاتووە لە قووەتێکی داخلی و ئیرادەیەکی داخلی و هیمەتێک ئەگەر ئەو هیمەتە لێ سەلب کرا لێ سنرا بالتالي ناتوانانی هیچ شتێ بکەیت جاریوا هەیە خەڵکانێک پرسم پێەکەنیان تەلەفۆنەکەنیان پرسیارەکەن مەسەرەن جاریوا ئەڵێ 4 ساعات دانیشتوم لەسەر فەیس خۆشم نازانم بۆ دانیشتوم بەڕاستی کات بەفی ڕۆدان فعلا ونبوونە کات بەفی ڕۆدان فعلا خولانەوەیە خولیتەوە بە دەوری شتێکە خۆش نازانی دوای خولانەوەکە سەر نەوعێکی لێت و لە پڕا ئەدری بە ئەرزە وبالتالي پێویست ناکە ئینسانە بێ تەصفیە حساب بکات تەوبەیەک قووەتم پێ نەبەخشێت تەوبەت چۆن تەوبەیەکە لەیلەتول قەدرێک کە بەیانی ساعات 8 دەچمە سەر کار تا ساعات 3 نیوە ڕۆبخەوم چۆن لەیلەتول قەدرێکە فبۆیە ئەم عیبادات و گەڕانەوە و تەوبە و ئەوبە و ڕجوع و لاڵانەوە و پاڕانەوە و دوعا و تکا و نزا هەمووی بۆ ئەوەیە کە ئینسانەکان جارێکە بێنەوە لە شەقەی باڵ جارێکەوە بتوان حرەکە بکەن لەسەر پێیەکانی خۆیان بوەستن چونکە ئینسان بە تەبیعەتی لەناو تاوانە بمێنێ یان گوناهە زۆر وەزعی خراپە بێ زۆر یعنی هەموو ئیرادەیەکی لێ سەلب بکات یعنی جاری وا هەیە کەسانێکن مبتەلان بە گوناهێکەوە مبتلا بۆ بە گوناهێکەوە من خەڵکە ناسم مبتلایە مەسەلەن بە مەی خواردنەوە خۆی پێمەڵێ مبتلایە بە مەی خواردنەوە دەستی خێری هەیە دەستی لە خێرایە بەسەڵە مامۆستا جاری وا هەیە من مەسەلەن دائەنیشم ئەو مادەیە خۆمەوە بۆ نمونە بەس دوایی یعنی بەس 3 ساعات تەوێ بیتەوە کایە بەس 2 ساعات تەوێ بزانی چیەکەی خۆ ئەوە نیە ئینسان سەرخۆش بێ ئینسان هۆشی سەرخۆ یعنی هۆشی نامێنێ فکری نامێنێ تااقەتی نامێنێ قووەتی نامێنێ و جاری وا هەیە کەسێکە قووەی خارجی نییە قووەی داخلیە ئێمە خەڵکانێکی لەسەر جێگەن بەڵام کتێب تەلیفەکەن خەڵکانێگەن بەس سەریان ئیشەکە
بەڵام وڵاتان حسابی بۆ کرد ئەحمەد یاسین وڵاتان حسابیان بۆ کرد بەسەری ئیشیە کرد فقوت ئەوە نییە قوتی خارجی و چوار لاقی هەیە و دوو دەسولاقێک و چوار ئەندامت حرەکە و ئەمە نییە قوتی داخلی تۆ لەکوێکە ئەمە شەحنیتیانەما ئەمە شەحنیتیانە يعني هەمت نادەی بەخۆی عنی بێ شەحنی يعني لە شوێنێکا دانیشتی بۆ گەنە کەیفە بیتالی بۆیە پێویستە بەم چیە پێویستە بم تەوبەیە ئەم تەوبەش ئۆتۆماتیکیان ئەم ڕۆحەتێکەڵە بێت چونکە خوا دروستی کردووە جەل جەلالوه ئۆتۆماتیکیان ڕەحمات و نەسەمات و بەڕەکات و نەفەحاتی خۆیت بۆ ئەنێرێ بۆ ئینجا جارێکە تۆ سەیرەکەی نوێبوونەوەیەک ڕۆژێکی تازە پێکەنینێکی کە وشەیەکی کە فکرێکی کە ئەهدافێکی کە ئیتر ئەبانە هەمووی تەوبە مهمە خەڵکینە تەوبە مهمە بۆ پێغەمبەری خوا ڕۆژانە سەد جار توتی و ئەتوب إليك توبة مهمة پیغمبری خو علیه الصلاة والسلام بۆ پێغەمبەراتی خۆی هر گناهی نبو باتفاق أمة گناهی نبو عليه الصلاة والسلام قبل النبوة وبعد النبوة قبل النبوة خلاف كتاب بس بعد النبوة أبدا الأنبياء هميان معصوم وعلى رأسهم پیغمبری خو علیه الصلاة والسلام بۆ ئێمە چای لێ بکەین بس بۆ ئەوەی خطابەکە بۆ ئێمەیە خطابەکە بۆ ئومەتەکەیەتی بۆ ئەوەی ئێمە بڵین ئەی پێغەمبەری خوا ڕۆژانە 100 جار ئەستەغفر الله وأتوب إليه کەواتە من پێویستم نەک بە 100 جار بە 1000 جار و 10000 جار و 100000 جارە وإنسان توبش أومان في أذى كبيش توبة كهيج نكردوا التوبة التائب من الذنب كمن لا ذنب له وكل ابن ماجه هاتوا أو كتوبة كروا بزاني هيجينية التوبة تجب ما كان قبلها والإسلام يهدي ما كان قبله أمانة هموي مبشرات هموي مجدن يعني في غمر إخوة إن الله يبسط يده بالليل ليتوب مسيء النهار ويبسط يده بالنهار ليتوب مسيء الليل خوي تعالى سفري راخرا وبشوا بو أوي کەسێکی خراپەکاری تاوانباری ئەوانەی بە ڕۆژە بێتە سەر سفرەکە و بە ڕۆژی ژابەوەی کە شەو کردوێتی بێتە سەر سفرێ تەوبە و بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار جل جلاله إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر هەر کاتی غەرغەرە تەوبە مەقبولە بۆیە هیچ کەسێک هیچمان ناوێ واستەمان ناوێ سەعات 2 سەرت قاپی خوا بە دەستنوێژێکی لێ بگرە بزانێت بە ڕۆحێکی تازە بە کەلیماتێکی تازە فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه فتلقى آدم من ربه كلمات شن كلمة كيف كروتي ربنا ظلمنا أنفسنا فإن لم تغفر لنا وترحمنا طه خوي تعالى ليه خوجبو وأونية كتبي لي بكيتو نا أميد مو الله به وامو بخو أبروانا كم خوا ليم خوج به فعلا خوا ليه خوج نابه چونکە ئەبێ گومانی باش بەخوا بەرین خۆش بێ دکتۆر گیانی خوا بەخێر بەخێر بێ خوازوو مامۆستای زانکۆیی خوا بەخێر بێ خۆی بەسادە شباتەوە دەست خۆش بێ